بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانم، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت و جارێکی تر لە بەرنامەی شیرینچا لە کەناڵی ئاسمانی پەیام بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست گەشتمەوە. ئازیزانم، ئێمە وەکو مرۆڤ زۆر جار بێتاقەتی و وەڕسبوون و کەم تاقەتیمان تووشە بێت، بەڵام وەکو یەکێک لە زانایانە فەرمێت، با مەشاعری سلبی، هەستی ناخۆش با میوان بێ لە لامان، تێپەڕێ بە لامانە. واتە تۆ بێتاقەتە بێڵی ئەم بێبارانی و بێوەزعی و ناڕەحەتیە بێ چەند بخایەنێ، بیرەکەیتەوە باش ئاگەرم ساڵی و ساڵێک تریش باران نەبارێ، خۆشیان لەم کوردستانە نامێنێ. ئەمە مەشاعرێکی سلبیە، یعنی دێت و مەیکە بە میوان بۆ ماڵی خۆت، با بڕوە خەمی مەعاشەکەتەوەڵی ئەگەر ئەم مانگە معاشنێ و مانگەی تر نەیە، ئەی من بەچی بژیم. ئەمەش هەر مەشاعری سلبیە، خۆی گەورە ڕزقمانەیات. پیاوێکم بینی ئەمڕۆ قسەیەکی جوانی فەرموو لە ڕێی مزگەوت. فەرمووی ئەوسا ئێمە لە لادیا ئەژیاین، یەک قاپی بچووک جاریوا هەبوو نەوتمان هەبوو لە ماڵەکە، ئەویش بۆ فتیلە بەکارمانەهێنا. ئیتر هەموو شتێکی تر لە ماڵەکەیە بۆ خۆگەرمکردنەوە وەسائلی ترمان هەبوو کە دار و شت بوو. ئەکرێ بڵین لادەیەکی ئەوسای ئێمە ڕەنگە هەموو لادێکە سەروەتەکەی کۆکیتەوە بە قەو یەکێک لە ئێمەی ئێستەی نەبوو بێت، وەکو سەیارە و ماڵ و ژیان و ژیانێکی ئاسایی بۆ خۆتەژی. ئەو بێجگەلەوەی ئەگەر کەسێک دەوڵەمەند بێ زۆر زیاتری هەیە. کەسێک نەخۆشە، ئەم نەخۆشیە خوای گەورە ناردوێتی، یەت و سەردانێک دەکا، تۆ مەیکە بەکە ئابە و بێتاقەتی بڵی بەم نەخۆشی ئەمرم، هەر بەدوای ئەم فەحس و ئەو فەحسا بڕۆی هەتاوەکو بزانی ئایا بەرەو چیەگەیت. تۆ خوای گەورە شافیە، خوای گەورە ڕازقە، خوای گەورە موشکیلە و ناڕەحەتیەکانە لابە. لەبەرەوە ئازیزانم، ئەم ئەڵقەیە ئێمە پێشکەشێکین بە ئێوەی ئاز و خۆشەویست کە نە بێبارانی بێ ئومێدمان بکات، نە کەم ڕزقی، نە نەخۆشی، نە کێشەی خێزانی، نە هیچ شتێک لەم ژیانەیە ناڕەحەتمان نەکاو. و هەموو ئەمانە ئێمە بسپێرین بەخوای گەورە و ئەمەش مانای وانەیە کە تۆ هەوڵی خۆت نی لە ژیان ئاباتە کاتێک کەم ڕزقی ئیشی خۆت نەکەیت، بەڵام مانای وایە ئێمە موشکیلە و ناڕەحەتیەکان لە لامان میوانێکی بەسیط بن و بڕۆن، دانەبەزن لە دڵمانە، کە دابەزین ئەبێتە خەم و خەفەت، کە خەم و خەفەت زۆر تەراکمی کرد و زاڵ بوو، ئەبێ بەکە ئابە و ئەبێ بە نەخۆشی دەرونی. خۆی گەورە هەموو لای بپارێزێت و فەرمون ئێوە و ئەڵقەی ئەم جارەمان. بسم الله والحمد لله والصلاة والسلام على سيدنا رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه. بەشێکی بەخێراتتانەکەین خوازاتەوە مامۆستاگیان و ئەو بە ڕێزانش کە تەشریفیانێنەوە. خۆی گەورە پاداشی خێرتان بداتەوە ئینشاءالله. وەک جەنابەت دەفەرمووی ئەم دیاردانەی کە لە ڕۆژانە ئەیبینین ئاەت باسی کردووە، فەرمێ بالخێری وەشەڕ وەنەبلووکم، یعنی تۆ لەم دنیادا تووشی خێر ئەبیت و تووشی شەڕ و ناڕەحەتی و موسیبەت و مردن و نەبوونی و قەرزاری و ئازار و زەرەر و ئەمە هەمووی دەبێ ئینسان. سنەتێکی خوای گەورەیە لەم ژیانە هەروایە. لەقەد خەلەقنا الئینسانە فی کەبەد. لە ڕاستیدا ژیان بریتیە لەو ناڕەحەتی و ناسۆریانەی کە هەیە، بەڵام ئیتر ئەوەی تایە بۆ ئینسانی ماندار ئەمەلێکی گەورەی هەیە کە ئەگەر لە چەند ساڵێکی دنیاشات چەند موشکیلە و ناڕەحەتێکی هەبێ، خوای گەورە تەعویزی بۆ ئەکاتەوە بە ملیارەها ساڵ کە هیچ کێشە و ناڕەحەتێکی تیان نییە. اینجا بەڕاستی یەک تەسەووری چۆن ئەڵێ بینینێکی ئێمە هەیە بەغەڵەت بۆ ئینسان ئیماندار و بۆ بە سێرکردمان وا ئەزانین کە ئیمانمان هێنا، ئیتر نابێت تووشی زەرەر بین، نابێت تووشی ناڕەحەتی بین، نابێت تووشی نەخۆشی بین، ئیلا ئەبێ هەر لە سەرکەوتنا بین، ئیلا ئەبێ هەر لە ژیانا بین، ئیلا ئەبێ لە ئیسراحەتا بین. ئێخوای گەورە ئەم جۆرە ژیانەی بۆ پێغەمبەران نەبەخشیوە سەڵات و سەلامی خۆی گەورەیان لەسەر بێ. یعنی تۆ سەیری کە هەمویان ناڕەحەتیەکانیان، نەخۆشیەکانیان، دەربەدەری و ئازارەکانیان لە قیما بووە،
لا أزار أبو معقول ما بلين شون كيوتي وانين أومان نبي براسي هركون جاي ما نسافر ميت يعني كيك الديار ده حقيقة كان الدنيا يعني كاتجي بسلام الدنيا كببرانية كادية بهراني كزورة كادية النبونية حديث فرمي لك قيامتنا هتاوك وبراني شباره بس سبحان الله فرمي أرز هيج نباتك بيناغا وبرهمي نابه هاي زور جاربيني كشيء جاربي باراني لشون زور شون درجة على برهم مكان يعني خوي جورك بيو بركات هالقرية تر هنا كان يزوره طبعا أم بركات هالقرتنو نبوني باراني وأمانش براسي وكل فرمودكانا ديارية هموي أقرته بو دسي إنسان ظهر الفساد في البر والبحر بما كسبت أيدي الناس يعني براسي بهوي دسكاري إنسان وخرابي إنسان وبر بحر تيكتشه أبينيك لبريوي يعني باراني باش باران كما بارانك يعني برهمي نابي ياخذ سبحان الله لشوينك زور بارك زرردا ولو أن أهل القرى آمنوا واتقوا لفتحنا عليهم بركات من السماء والأرض أجر أهلي إنسان أهلي تقوى وخلقي سرزوية كان بلادي نشينو شهر نشين كانوا أهلي تقوى بنا يا أخوي يقول فمن بركاتي كي زور من بو أباراندن لا هي أرز أسمان أم إنسان جاري لا عدا بهوي جناهي خوي وبهوي توانا وبهوي أوي كظلم لخلقيك إنسان راسه إنسان عندك أصلا مسائل علم كان يصير ك نبوني باراني وأنا جاري أجرته بوزور بوني كارجا كانوا برزبونوي درجة جرما وآخر بوشي أو خلقي كأيوة يرفعني توزي بربي جوين عاداته هزاران ومليونان وملياران خلق كمصيبة بسريع باره نمزو مزور بويك حتى هيك يقول فرمك بيعمر صلى الله عليه وسلم كباسك أفرمي باران أجر هيك قوم يجني باران زكاة ندن أفرمي الزكاة ندن إلا أخوي جورا باران يعني لسر منعك يعني تو كاتي الرحم بسر أهلي زويناكي كاتي كخوان مالك يا يتدي كخود خواني نبويتو أو هم وزردو ساماند هي بشي فقير ودراوسي وخصمكي خوتينا لنادي أخوي جورا رحمد لا لتوش قريته بهوي توش الآن شقريته أخوي جورا بنامان با بويا بمسانه براسي بخويا بشيته واحد وكو حزتي نوح بقومك يفرمو فقلت استغفروا ربكم إنه كان غفارا يكمشد أفرمي يرسل السماء عليكم مدرارا أخوي جورا طبق باران بو بارانه بوشي بستويت يوبا استغفاره يعني علاجك بسوته بو كردن وقرانه ولا أخوي جورا أماش رحمك أخوي جورا جريوها عقوبة كمان بو بيشخا ليذيقهم بعض الذي عملوا لعلهم يرجعون بالكم إنسان بقرته بيري بكعته إمامي قرطبي رضا أحمد خوالي به أفرمي أجر خوي جورا بيكر داية عادة بهران لا يك مانغون يسال بايزا بطاعتي باريا يتكز والله نكز دعاء كردو نكز أو نجبرانية كردو نكز أو ترسيه بو وزانيشتكي عساي واعتيادية بس يساك حقتك بيني خالواني باران نبره لو أنا خلقي توشي جاء النار حتى ينشد للدنيا دا نبوني باران بو شكرا سبحان الله دواء مدي أي جرزوينا من دواء وحيوانات برجنا دواء برها مكان ناتدي دواء وإنسان كان ناطواني بيجي بربني يكتري أبي أو منطقة أو لاطي خود شولكي ديك واتا ما دام إنسان أنا بيتوانا وبيدا صلاته بيويسي بويك بقرته بولا إخوي جورو بشتو حضوري إخوي جورو توبو استغفارك زورك بويا رحمتي آسماني بو بكريتوا وبجزاني أمر خوار رحمي لقلا كردوه خوي ساخوي جورا هرشي خوشي بيا بإنسان لو أنا توبي نكرده ويسفاري نكرده أو دنيا فوتا بس يسال جاروبار توزك عذابك كم ما ندابوا ويك حقتي خو من بناسين وتوبة كان منزور تركين وقرانا وكان منزور تركين أيش رحمي خوي مان إن شاء الله بطواتي بسراب باريني بميجوي إيوه وش كصالي أبم جورا هبوا نبوا ببيلوري من نبوا كاتي خوي باوكو دايك من جراوة بخواد دايكو باوكو من لواني برم هشتاو بينج زياتر بو 15 سالا مردو او كاتا هشتاو بينج جون نوو بون كم برمت خواتشو كاتي خوي شيريك وشك صالي جوابو لو شميلا اما ولا شمي شورشي هيا برد بسوله بانا قومي كيلي بو لبر اوي مش قومي كيلي بو نانا ناي قومي بوزان يستيشا أو قوما لتاريخ يتر قومي وقول سمي الأمان نبو دوانزمت السيانزمت قول بو قول يكي أو غي أوتيا ماو ككلمة سوري اللي ياو كلمة سوري اللي ياو إذا كريشان هنا هنا كردوا البصر أو قلت ويانا
کرمەکان لێگرتووە و ئاوەکان خواردەوە ئاوەکان خواردەوە ئێمە خەڵکی دەیاتەکانی تە خەڵکە و دەیاتانەوەکو چەمەک و سپیار و بەهێ و هاتوونە ئەو گۆمە لیا دانیشتون لەو ئاوا گرتویان و بۆ کرێشە کرمەکان لێگرتووە ئاوین لێبرت و خواردویانە ئەیترکە ئێمە ینی گاڵتەمان لێ ئەمە وشتیوە حەن نەبووە ئەیتر لەوەتە مەشەڵاوە ئێستا لەم کاتەیە ئێستا ئەم چەمی شار باشژێر نازانم جەنە بچویانە ئەمەی چەمی قەڵاشوالانە ئەمەی تەگەرانە ئەمەی تەڕای ئەو لە هیچ چەمەکانی بەڵام هێشتا نەگەشتە ئەوەی کە ئەوەی جنابە باسی نەگەەوە عادەیەسە چەمی لا ئەمە لێک نەبسڕاوە چەمی لا ئەمە وەک لێک سەران لێک نەبسڕاوە فقط چێ خەڵمارێن و تەنکە بوار و مەسەلا ئەمە خەڵاشوارن ئەمانە خۆی تو بخۆزانانی ئاویتیانی ئاویتیانی فقط ئەو چەمی لا من لێ فقط نەگەێتەوە حەدەشکر ینی بێبارانی ئاوا هەبوو بەڵام نابێ لە ڕەحمی خوا بێومێت ئینشەڵا ناومێ نابی ئینشەڵا بەئیزنی خۆ ئینشەڵا ناومێ ناوی فقط تش شت زۆری وشک بووە لەم شار باژەڕەوەکو مێوەخر مێ و زاڵمە مێ و چەکەم پار دو سێ ساڵە پارپەڵی نەیاوە دو سێ ساڵە ئەو پەڵە نەبوو کە مەسەلا کاتی خۆی تێر ئاو بێت کاتی خۆی کە قەیمەکانی ماوە ئەگەر قەیدار لە پاییزە قەیدار وشکایی تیان نەما قەیدار کە لە ڕاستی بێتە خوارەوە ڕعەتی تەڕ نابێ قەیدار تەڕە وشکایی تیان نەما ئەو ئەنجا ئەو ئانەیتەوە تۆ پەڵەیە ئێستا پیاکی خزمی خۆمان لە بەرزجە جووتی کردو دوێنی ئەیگو وەڵی بران تەڕوشک تێکەڵاوە بی ئەیتمانە ئێوە بە ئەمەی دەغڵیش نایە گەر خوانە خواتم مسافی بێ ئەم بێبارانیە دەغڵەکەی وشگەبی و ژیاشی وشگەبی کاک سزیق لە ژیانە ئینسان ناڕەحەتی و ناخۆشی و مشکلەیەتە ڕێی بەڵام یا کەم ڕسقیەتە ڕێی یان زەرەریەتە ڕێی زۆر جارم بێ مەعاشی بڵین خەڵک بێئومێ دەکا بێ بەڵام جاری وا بۆ کەسێک زەرەری زۆر قورسیشی کردو بەڵام هاتۆ مایە و دەوڵەمەنیش بۆ تۆ وەزعی باش بۆ تۆ ینی لە ژیانی خۆتا کەم دەرامەتی و بینی و دوایش هەمتر خۆی گەور ڕسقی پیابی تۆ لە ژیانمە ئێستا شکر لە سایخەوە تا ئەم حەدە دینارێکی قەزارم لە هیچ ناحیەکەەوە فقەشی ئەوەشم نەبوو بڵم بێ غەڕابم یان دەوڵەمەنگ نەبوو فقە شکر لە سایخۆی احتیاج نەبووم بە هیچ شێوەیەک ماڵمنانی احتیاج نەکردووە بە کرێکاری بێ و بە هیچ بێ و مەعاش بوو بێ و تا ئێستا شکر لە سایخەوە قەرزاری هیچ درگە هیچ کەسێ نەبوو لە نەخۆشیە کەسی وایە بڵێن نەخۆشیکی ئاسایی ئەگرێت بێئومێ دەبێت لە خۆی کەسی بینیوە کە نەخۆشی زۆر قرس بووە خەڵک چاوەڕانی مردنی لێ کردو و کەچی خوشیفایی و چەند ساڵ ژیاوە ئەرەوەڵام من بۆ خۆم بە بیرەوەری خۆم بە بیرەوەری خۆم لە سپیاری خۆمان لە سپیاری خۆمان ئافرەتێ مرده بوو ناوی پورەمریەم بوو ناوی پورەمریەم بوو خەبری ئەومان هەڵەکە قەبرەکەمان تەواو کرد ئەوی ئافرەتی تریەوە دادەڕحین بەڕحمەت خواچکا کە بیکەم بە دوو جەماعەت قەبری تێڵکەن وڵی ئەوەش ماڵ قەبرەکە پشتێنێک ماڵ کرد دادەڕحان زیینگ و بۆ تو وڵی ئالم ساڵان لێ مرد پێش داگرتن ئاگەمە داگرتن نەبوو بەخوا دەوری بڵێم 20 ساڵ زیاتر 30 ساڵ دوا ئەم جارە دادەڕحان مردوو تەویشێ بێمە ئیرادەی خوای تە ڕۆژەکە تاو نەبوو تاو نابێت بە نەخۆشی نییە بە ئەجەلی وەڵا بە عەجەلی خوایە وەڵا برا بە نەخۆشی نیە نەخۆش بووە کتومانە ئێستا دراوسەکەمێ سیاگوێزی یەکتمان حەزیگو نابێتەوە ئەیتە هەر نەخۆی بە ئەمە ڕوحی دەرەچێ ئێسێتەوە سەر ئەم سیمەتریە بە قاڵە شتە فرۆشی ئاوا کاکەمە ئیرادەی خوای شفا و نەخۆشی لا خوایە کاک حەسەنیان جەنابەت بە تاریخی ژیانی خۆت بێبارانی وەکو ئێسات بینیوە خەڵک بێ ئومێد بوو بێت نەوەڵام مامۆساییان شتیوانە بە تا ئێستا ئەما ترم لەم دو سێ ساڵەیە بە ناشکوری نەبێ ئەم بارانەیەوە خۆی گیان گرتوێتیەوە ئایا ئێمە بێ ئومێد بین یا ڕەحمی خوا زۆرە بۆ بێبارانیە بێ ڕسقیە بێ ڕەحمی خوا زۆرە خوا پشتیوان بێ ئیشەڵا بارەیە پشت بەخوا نابێ بێ ئومێدبی لە ڕەحمی خوا کاک حەسەن ئێمە باسی بێ ئومێدیەکەین ینی چنێک ئومێدمان بەخوای گەورە هەبێت ینی جار هەبووە کە کەسێک نەخۆش بووە لەسرە مەرگا بووە کەچی چاک بۆتەوە کەسی وا هەبووە ینی ئایمە لە نەخۆشی بترسین نمونەت لایە کە خەڵکێک زۆر وەزعی خراپ بۆ لە نەخۆشیە و کەچی خوای گەورە شیفای بۆ ناردوو و چاک بۆتەوە
وەڵای مامەساگیا من ێستا وەکو خۆم کە بینی بێت من باوکی خۆم لە ژیانیا کە هەشتێکە بوو نەخۆش بوو خاستە ئەم کرۆنایم دوایە ئەموو باوەگیان تۆ بە تەمەنی مەڕۆرە دەرەوە توش ببی چا نابیتەوە کەچی خۆ لەخوا ناشارێتەوە سوێن بەخوا مەخسەی بوو ئەی قسە مەکە بچۆ من ناچم بۆ نوێژ بۆ مزگەوت یەک نوێژی نێژ و ئیلا بیا بچا بۆ مزگەوت ئەت لاخیر سبحان الله نەباکیشم دایکیشم ناگری ئەمە هەموو گرتمان لەو ماڵەیە سوێن بەخوانیە من بە شێوەیە گرتم عەقڵ تەسەوری نەیەکرد دەی بەخوانیە دایکمە هاتە پشت سەرمەوانێ سەری بۆ شێلام بە پشتیە شێلام پشتمێ من بە پشتیاشە گرتبوو دەیشکل لەخوا بە زیابێ ئەوان نیان کرد چونکە ئاکونێ زیاد لە حەد ئیمانیان بەخوا بوو ئەو بۆی هەبوو ئەنی خۆی کە باوکم خوا ئەفریقا هەموو جارێکە شتێکمەوە باوەجیان ئاوا مەکە ڕۆ لە خۆ لەخوا ناشارێتەوە ئەو خی گەورەیە کە لە پێشەوەی لەدایک بووی هەموو حسابێکی بۆ کردووی تا ئەو دقەیە ئاخر هەناسە شتێت لەگەڵ تایە ئەتر تۆ کاتت نامێنێ ڕۆی تەواو ئارە بەخوا حەسەن چە تۆ خەریکی بڵین خی گەور ڕسقەبان بریش فرۆشتنی ڕۆژ هەبووە هەستە کردوێ کە خوا ڕسقەکەی لە عەسرا بۆ ناردووی جارەوە بۆ لە نیوەڕۆ جارەوە بە 2 ڕۆژ نەیاوە سێ هەم ڕۆژ زۆری یاوە پێ زۆریش ئارە وەڵڵا خۆم ینی نییە ئێوارە کە حسابم کردوکتومە کابرا تەلەفۆنم بۆ کردوکتێتی بەنی مریشکەکە تومە جوانکێتی هەر زۆر دەرەجەیەکە وایە زۆر وەسفی کردووە کە هاتووم سبحان الله بەڵێ ڕاستە مریشکەکەی هەتا بڵێ جوان بووە کەچی بەوە نەبووە بازار نەبووە دەجاری واشە بووە من هەرچی نەکتووە خی گەورە لە پڕێکە یا لە بەیانە یا لە دوانیوە ڕۆیە جاری وا بۆ نییە بەو شێوەیە بووە ئەوە نییە بڵێ بە بەردەوامی ینی ڕسق و باران و هەموو نیعمەتەکان هی خوایە خوا ئەینێرێ بەخوای نێرێ خۆمان خۆشمان بە هی خواگیانی فەرمودی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمی خوای گەورەیەکی خۆش بوێ لە کۆتایی ژیانیا تووشی نەخۆشی و ناڕەحەتی و بە ینی بە ئازارێک و ئەمرێ بۆ ئەوەی ئەم ئینسانەیە بە تەواوەتی پاک بێتەوە یعنی من ڕەحمی خوای گەورەیە لەگەڵ ئەم عەبدا کە ئەوەیە کە چووی و حزوری خوای گەورە تاوان و گوناهەکانی لەسەر نەما بێ بەڕاستی من هەر خۆم لە ژیانی خۆمە چەند کەسم بینیوە گەنجێکی ڕەفیقم هەیە کە تووشی لە پرەکە چۆنەڵی فەحسێکی کردو دوتیان وڵا سەرەتانتەوە ئانە الحەمدوللا خۆی ئیلتیزامی هەیە بەڵام تر بەس شێوەیەکی سادە نوێژەکان و ئیشی خۆیەکە بەڵام دوایەوە بینیم زۆر یعنی کە ئەو خەبەرەیاندایە ئیتر زۆر ئیستیغفار دائیمە دەمی بە سڵاواتدان و بە تەسبیحات و دەست بە تەسبیح و ئیتر لە عیبادەت و خێر و شتەکانە الحەمدوللا ئێستا وەزعیشی باشە یعنی وەکو نەخۆشیەکەی بەڵام وتم جا منە وەختی نەخۆشی وتم شتێکت عەرز کەم باوەڕت هەبێ ئینسان جاری وا هەیە بە چەند ساڵێک بیرکردنەوە و خوا ئامادەکردن ناگاتە ئەم دەرەجە عیبادەتی تۆ دەوێت تۆ بە یەک خەبەر بیستن بە نەتیجەیە تۆ خوا گەیانێکی بەوە ئیشەکەی ئینسان ئەمەیە خۆخوای گەورە بۆچی ئینسانی دروست کردووە ئێمە لێمان تێک چوو ئازاین بەس کاسپیە بەس زۆرکردنی ماڵە بەس ئەها يعلم أنما الحياة الدنيا لعب وله وزينة وتفاخر بينكم وتكاثر في الأموال والأولاد أما مشكلة دنياية بەڵام حقەتی ئینسان لیعبودونە باز ئیتر مەجاڵمان پێ دراوە کە بەشی ئەم دنیایی کە چەند ساڵی ئەژین با محتاج نەبین و با چۆنەڵێ با نەچینە بەردەستی خەڵکی وانە المهم ئیشی ئینسانی حەقیقی ڕەزامەندی خوای گەورەیە حتا ئیشە دنیاکەشی خۆمان نەزانین ئەبێ هەموو کەس لەبەر خاتری خوای گەورە ئیشە دنیاکەش بکە ئەگە بزانێ ئیشێکی زۆر باشی دەستەکەوێ بە تۆزێک حرامی تایە و شوبهەی تایە بێ وازی لێ بێنێ حەزرەتی عومەری فەرموو لە دەشتا لە دەشتی حەڵاڵ ئەوازمان ئەهێنا نەوەکو یەک شت شوبهەمان تای بوو ئەوەندەیان وەرعا کرد ئینسانی ماندار بەڕاستی ئەبێ ئەم حەقیقەتی بزانێ حەقیقەتی ژیانی خۆی کە خوای گەورە تاقی ئەکاتەوە لیەبلووەکم تاقیکردنەوە بەس بەخۆشی نییە و زۆربەی خەڵکیش لە ناخۆشیە جاری وایە بە ئاسانتر بەرگە ئەگرێت و تەحەمولەکات و هەر هەمومان لەوانە بیرمان بێ لە گرانەکە خەڵک زۆر عیبادەتی زیاترە کرد کە نەیبوو نان نەبوو خوێندنی باشترە کرد وەزعی باشتر وە سبحان الله إن الإنسان ليطغى أن رآه استغنى
يعني بەڕاستی ئینسان عادەتێکی وایە تووشی توغیان و لادان و دوعا نەکردن و ئیستیغفار نەکردن و ئیشی چیە بە مزگەوت و ئیشم چیە بەخوا بە ئەو لای فەقیرە بڕۆم و خۆ الحەمدوللا وەزعم باشە و پێویستیم بە فڵان کەس نییە و پێویستیم بەوە نییە و خوای گەورە ئەفەرمێ چی؟ ئەفەرمێ لە قیامەتە کە پرسیار لە عەبدەکە ئەفەرمێ بۆ نەهاتی بۆ لای من کە نەخۆشکەوتم یا ڕەبی تۆ چۆن نەخۆشەکەوت یا رب العالمین فەرمێ من لە لای ئەو نەخۆشە بووم ئەو کەسی کە زەلیلە لەسەر جێگەکە کە کەس ئەمەلێکی پێی نییە کە کەس ئینتیزاری ئەوە ناکا کە توانایەوە بجاری وای قسەش لەگەڵکە هەر سوپاسێکیش بکە بەڵام رب العالمین فەرمێ من لەوێدا بووم بۆچی نهاتی بۆلام ئەتر هەر لە گەورەمان حەزرەتی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم فەرمێن کاتێ ناڕەحەتی توش بوو سێری ژیانی من کە بە چیە تێپەڕیوە ینی بە بێ باوکی و بە بێدایکی و بە بێ باپیری و بێ کەسی و دوای ئەوەش لە دینداریا چی بەسەر هاتوو چ ناڕەحەتی و عەزابێ درا لە پێناوی چیشە لە پێناوی و خەڵکی نەچێتە جەهەنەم نەک لە پێناوی بیکەن بە گەورە نەک لە ئەو نییە وتیان هەرچی تێ ئەدەینێ لە ماڵ و لە خێزان و لە سەرۆت و لە عیزەت و ئەو دینەمەوێ وەرە لەگەڵ مەبەستم لەوەی ئەوەی ترەوە گەورەترین بەڕاستی نمونەیە بۆ ئێمە ئیتر بەڕاستی من ئەوەی کە لە ژیانی خۆمان بینی بێتم کاک عەباسێک هەبوو ئێستا وەفاتی کردووە خۆ ئەفریقایە خوا گەنجێکی پێک هاتووی یعنی ماشەڵڵا زۆر مەزبوطی جوانخاسی ئیشکرد لە بازاڕا و لە پرێکە دەمارەکانی تووشی هینێک بوو گرژبوونێ بوو زیای کرد وای لیاویتر لە ماڵ خستی وردە دەیتر نێتوانی تر حتا بێ زیاد ئەبوو کەم نەئەبوویەوە وای لێ هات ئیتر تا فۆتیشی کرد لە ڕاستی هەر لە نەڕەحەتی و لەسەر جێگا بوو من ئەو کاتەی بینیم 7 ساڵ وا بوو 7 ساڵ لەسەر جێگا بوو بەڵام ئەو دەرزی بێ ئەمەوە بەڕاستی هەر شکری خوای گەورەیە کرد هەر ئەلحەمدولیللایە کرد دوای 10 ساڵێک بینیمەوە تقریبا نزیکە بوویەوە لە 10 ساڵ والله أعلم يعني بالضبط ئەم کابرایە سبحان الله سێرەکەم چاویشی لەدەست داوە یعنی کە قسەکە عەدەم و شتیشی تاو ناڕەحەت بۆ کە قسەیە یەکێ زۆر نزیکەکانی نەبووە لی تێنەگەیشتن اینجا ئیتر مشکلەکانی زۆرتر بوون سبحان الله لەو شوکرکردن و لەو ڕەزابوونە و لەوەی کە ئەیوو کە خوای گەورە زۆر مهمە ئینسان بگاتەوە قەنەعەتەی کە ئەوەی بدێ بەسەریا باشترین شتە بووی سبحان الله ئەم کابرا ئەو تێگەشتنە ئینەی هەبوو الحەمدولله ئەو سەبرە زۆرەی هەبوو گەنجیش بوو نەخێزانی هەبوو نەیشتێ لە ئیشێکی باشا بوو حەل لە خۆ دکتۆرانوێ هیچ نازانین بەس ئەو نەزانین ئەمە چارەسەری نییە یعنی ئەم خبرەشیان پیاوە هەجاری وایە تۆ بە ئەمەلێک بژی تۆزێک هینێکی فەرقێکی هەیە بەس سبحان الله سەبری لێ ئەباری یعنی هەر گەنجێکی ئەتیادی مزگەوتیش بوو الحەمدولله میمانەوەی لێ کردبوو کە ئەمەندە ڕازی بێ بە قەدەری خوای گەورە وتیان حتا فۆتیشی کردووە لەوانەیە 2 ساڵێک بێ فۆتی کردوێ یەک زەڕە ئەم کەسەیە ناشکری و ناڕازایی و دەرنەبڕیوە تەعاان ئەمە خۆی خێرێکە حتا پێغەمبەر صلی الله علیه و فەرمێ چی ئەفەرمێ وهل تنصرون وترزقون إلا بضعفائكم ئێوە ئەزانن ئەم نەخۆشی لە ماڵۆیە ئەمە کێشەتان بۆ دروستەکە خەرجیتان بۆ زیادەکە حەبوو دەرمانتان بۆ هێنێ نەوەڵا خوای گەورە سەرکەوتنی دنیا و ڕزقی ئێوەشی بەهۆی ئەوە داوە هەسێ لەم تێڕوانینەیە کە خەڵکی چۆن هەیەی سبحان الله من کەسێک بینیومە ینی بۆم بۆیان گێڕامەتەوە هەر زەلامێکی باوکم زۆر نەخۆش و زۆر هیلاک بوو لە ناو خۆمانە ئەمانوو من وڵای خۆکسای ئەمە ماشەڵڵا ئیشەکەین و کاسبیەکەین و ئەم وەزعی هەمانە خۆ ئەگەر باوکمان نەبووە ئەم هەموو عەمەلیات و دکتۆر و ئەم شتە نەبووە ئیسا وەزمان زۆر باشتر بوو چونکە ڕۆژێک ئەم نەمانەتوانی بچین بۆ دوکان لەبەر سەری لای نەخۆش و ڕۆژێ نیوە شۆ وایە بچوینایە بۆ لای و ئیتر لەبەر کێشۆشتەکانی ئەڵاوتی دوای وەفاتی کەسێکی وان نەماین وەزعەکەمان بەعکسەوە گۆڕە ڕزقمان سوار بوو باشە ئێمە بەنجارمان زیاترە ئیسا دەستمان کراوەترە پارە خەرج ناکەین بۆ شتانە سبحان الله هەر خوای گەورە و پێمان نیشاندا و بەرەکەتی بوو ئێمە نەمانەزانی بەعکس وەکو دنیای سیرمانە کرد بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ نەخێر وا سەیری بکەن کە تۆ بزانە ڕەحمەت و بەرەکەتێکە خوای گەورە بە حەزرەتی عیسا فەرمێ وجعلني مباركا أينما كنت ئەو پیاوە گەورانە بەڕاستی ئەگەر ئەهلی سەبر بن ئەینەما کون لە هەر کوێ کابم لە ماڵایە لە دەروەیە جاریواایە لە دەربەدەریایە لە ئازارایە هەر لە شوێنەکان مبارەکە بەرەکەتیش ئەبەخشێ بە چواردەوەرەکەشی ڕزقی خوا نادیارە باشە من ئەڕۆم بۆ ئیش ئەڕۆم بۆ کوزەڵە ئەو شوێنی کە بۆیە ڕۆمەڵم لەوە کە ئەمڕۆ بچم 100 دەست کوزەڵە بێنم
کاچم پەنا بەخوا یان کۆزەڵەکە کراوە یا کوجەوەکان ڕایاوتیان نەماوە لەو یاد دەسم ناکەوێت ینی ناهمیێم نیم لە ئیشەکەی خۆم ئەڕۆم بۆ شوێنێکی تر لە شوێنی دەستمەکەوێت سپاس بۆخوا یعنی ڕزقی خوا نادیارە نازانم چۆن خۆی گەورە پێمە بەخشێت ئەبێ ئێمە دایم تەسەوری ئەوە بکەین بڵێن ڕزقی خوا زۆرە باشە دایم ئاخێمان لەسەرەوە بێ نەک بەخوا نییە خۆچوم نەبوو نە چۆ هەیە چۆ هەیە پەیایکە ئەو شوێنە ناشوێنێکی تری شوێنێکی تر ناشوێنێکی تر هەدەمە لە شوێنێک هەڕۆژە لە جێگەیەک خۆی گەورە ڕزقەیە بەس خۆی گەورە هیدایەتەیە خۆی گەورە ڕزقەیە خۆی گەورە رازقە فەرمێتی داوام لێ بکە با من بدەمێ داوام لێ بکە من نەدەمێ کاکە ئەی من داوا نەکەم وەک ڕەجەب لەگە ڕێزا لە من دار هەنجیرەکە کەوتبوو داوای هەنجیرێکی بکەوێتە ناودەمی ئەخۆ هەنجیرەکە ناکەوێتە ناودەمی ئیلا ئەبێ دەستی بۆ بەری ئەو شتە بێنیت ئەنجا ئەکەوێتە ناودەمەوە یاخۆی بەدەستیت بۆت من کە دەستی بۆ نەبووم بۆ خۆم نەچم بۆ کوزەڵەکەەوە نەیەن و لە بازارڕ داینەنێم لەکوێ کوزەڵم دەزەکەوێت ئەمڕۆ نەڕۆیشم ینی ئەمڕۆ بێ تەسەوریە بکەم بڵم پارەم دەزەکەوێت نابەچی دەستم کەوێت خۆ نەچوم بۆ ئیشەکە خی هیدایەتم با بچم بۆ ئیشەکە ڕزقەکەم دەستکەوێ بێنم سەرپیژە بێ لە بازارە سپاس بەخوای گەورە الحەمدولله بەنسبەت ئەم بێبارانیەوە ینی خەڵک چاوەڕوانی ئەوە کە ئاو نەمێنێ یاخود خەفەتە خوا بەبێ ئاوی یا ئەترسێت ئایا بترسین لە بێبارانی ئایا بترسین لەوەی کە خوا ئەم نیعمەتە گەورەمان پێ نابەخشێتەوە ساڵ هەبووە زۆر لەمە خراپتریش بووە کە کەچی خی گەورە بارانی بارانەوە فەرمی ئاخر ئەوە ئەگەڕێتەوە بۆ ناکامڵی دینەکە بۆ ناکامڵی ئینسانەکان کە لەسەر دینەکەیان ناکامڵن ئەگەر بێت و ئاقیە و عەقیدەیان بەقەوەت بێت بەرامبەر بە خی گەورە خی گەورە وەک ئەرزم کردی ڕازقە چ جاچی بە باران بێت چی بە نیعمەتی تر بێت خی گەورە دەوڵەمەنە خوایەت خی گەورە تەمە ناکەم بیکا بە خاتی بێزمانەکان ئیشەئەڵڵا لەبەر خاتیەوە بارامە بۆ بارێنێ بە ئومێدی خۆشی شەڵا بارانە بارێت ئیشەڵا ئابارێ ئێمە نابێت دایم قۆڵ لە کلاسەکەمە بینە دەرەوە بخوا باران نییە بەڵێ ئەو نیعمەتی کە من بۆیە چم بە باران نەبێ سەوز نابێت بە باران نەبێ گەورە نابێت خی گەورە بارانی بۆ ئەنێرێ منش ڕزقەکەم دەزەکەوێت کەسێک کارڕۆ دەستێکەوێت بارانەکە معنای چییە؟ هەوێنە جەخوای نێرێ بەڵێ وشکە ساڵیە لەوانەیە چەنەها کەس ئێستا لە ژێر خێمەیە بن ئێمە لە خانووین ئێمە لە ژێر پێخەپی گەرمان ئێمە نەوە چۆنە بێنەوەتمان دابین کردووە بۆ خۆمان بەش خۆمان کڕیوە بەڵام ئەوانەی کە لە ناو خێمەیان پێخەپەکەشە نییە بێن بخوانە چمان نەوتەکان هەبێت باشە ئەی خی گەورە بێ ڕەحم کە بێت ساڵەکە خۆش گوزارێنێ کە بەو شێوازە بڕوات ئێمە ژنێکی بەتەمە خی گەورە لێی خۆش بێ ئیشاڵڵا لە دیەکەمان نبوو ئەیوو لە زستانە کە بە پرزۆرە بووی دوعا بکەن خی گەورە ساڵەکەمان بۆ بکە بە ساڵی مەڕەشەل نەنەخەجێبەوەڵی ئەیوە ئای ئێوە نازانن ساڵی مەڕەشەل ئەوە خیاڵە کورد هاتن بۆ ئەم کوێستانی خۆمان مەڕێکی شەریان لێ بەجێما خی گەورە بەبوونێ ئەو مەڕۆ ئەو ساڵە خۆشی گوزاران سوبحانەڵڵا کە خێڵ هاتەوە مەڕەکە هیچی بەسەر ناو بە بەرخێکەوە چۆ ناوڕانەکەی خۆی چۆن ڕانی ساحەبی خی گەورە خۆشی گوزاران بەوتبوونی چ بەبوونی مەڕەشەلەوە ئێوە دایم دوعاتانەوە بێ بڵێ خوا ساڵەکەمان بکەی بە ساڵەکەی مەڕەشەل لەم بێبارانیان من ئەو قسانی ئەوە میێتەوە یاد ئەو قسانی ئەوم بیرەکەوێتەوە کە وای فەرموو بە معنای چی بە معنای خی گەورە ئەیدا لە هەموو لایەکەوە لە هەلایەکەوە نەیە لە لایەکی ترەوە یا لەم ئەمڕۆ نەبێ سبێنێ بێ سبێنێ نەبێ دوو سبێنە بێ بێ دایم ڕەحمەنێکی بێ چامە لە ڕەحمی خوا بێ بنسبەت نەخۆشی وا هەیە سەسەیرێن بەرنامەیە ماکە لەسەر جێگە کەوتو و بێ ئومێد بووە و ینی چاوەڕانی مردنەکە ئایا ئینسان بە نەخۆشی ئەمرێت ینی هەیە چەنەها عملیات کراوە و کەچی خی گەورە زرت و زین و ئەیژی و ژیانێکی خۆش و سوپاسی نیعمەتەکانی خواکە نمونە لایە بەڵێ منم لەسەر خۆم من خۆم سیانزە جار نەشەرگەریم بۆ کراوە تا ئێستا سیانزە عملیاتم بۆ کراوە باشە سییانیان لەوە بۆری هەناسەیە ئێستا پێشەوەی کە بەڕێستان بێن یاخوا بەخێر بێن هاتم بۆ خزمەت کاکە دانیشم قەیرێک هەر قسەم لەگەڵانەکە لەبەر هەناسەتونی هەناسەم تون بوو سێ جابۆری هەناسەم نەشەرگەری کراوە سەرباقی ئەم سیانزە عملیاتە من لە ڕەحمی خۆیان ناهومێ نیم بۆ ئەتوانم لەسەر قاچەکانی خۆم گەڕم خوا هیدایەتی ئەوم بە معنای من نەخۆش نیم
کەسە نەخۆشە کە لەسەر جێگە بێهۆش کەوتووە ئاوەکەن بەدەمیەوە ئەو کەسە نەخۆشە ئەو کەسەی کە لەسەر جێگە زت و زیت قسا ئەکات نەخۆش نییە ئەخوای گەورە بێ خەڵاتمان بۆ بنێرە ئەبێ تاقیمان کاتەوە لە دنیاە جا باشە من بە نەخۆشی تاقی نەکرێمەوە بە حادثە و ڕوودا و تاقی نەکرێمەوە ئەی بەچی تاقیکرێمە ئەی ئیمانی منە بێ لەکوێ بێ مسلمانەتی منە بێ لەکوێ بێ ئیلا هەرەوەی کاسومە مزگەوت چوار سەر مەقولات بەم لەگە ڕێزا نا ئەبێ خۆی ئەیبرە دووەرگرین دەرز وەرگین لە دنیا کە هەیە زانین ئەم دنیا خوای گەورە بۆچی خوڵقانوێتی بە ئازادی ژیانی خەڵک ماشەڵڵا زۆر پڕ ئومێدە و بینم حەمدوسانە نەخوای گەورە بەزیابێت دائیمەن وام ئێستا لەم حاڵەتە ئازاری جگەرم دروست بۆتەوە باشە دڵم یەشێت بەڵام لە ڕەحمی خوا ناهومێ نیم خوا بە ڕەحمە خوا سەحەبی بەزەیە خوا دروستی کردوم وە کاکە فەرمی خوای گەورە ئێمە پرسی پێ نەکردوین کە هێناوی پرسیشمان پێ ناکە کامان باتەوە اینجا نە بە نەخۆشیە نە بە ساغیە نە بە جوانیە نە بە ناشرینە نە بە پیریە نە بە گەنجیە هەر کەس ئەجەلی هات ئەبێ وەفاتکە من برایەکی خۆم ئەوە 12 ساڵە وەفاتی کردووە باشە خوای گەورەی لە هەموو مردووەکان خۆش بێت چەنەها جار ئەو چاوەڕوان بۆ جەنازەی من لە قسخانەوە بێتەوە ئەوە 2 ساڵەوە ڕۆژۆ بە شوێنی هەقم لە شوێنی ناهەقماوە مێشا بە معنای چی بە تەمەن نییە هەر کەسێ بڵێ تەمەنی هات بەخوا فڵان کەس بیر بۆی ترە مرێ نەخێر بەوە نییە بەخوا بە گەنجی نییە بە پیری نییە هەر کەس ئەجەلی هات خوای گەورە چەندی بۆ دانا من لە دنیا بێ و نەبژین حەزەکەم جەنابێت ئەگەر کاک مەعاز هیلاک نەبوو بێ ئەمە دانین بۆ کۆتایی بەرنامەکەی شڵا دوعایەکی جوانمان بۆ بکەی لەم کۆتایی بەرنامەیە بۆ باران بۆ ڕسق بۆ شیفای نەخۆشەکان بۆ ئەوانەی کە زەرەرێکی مادیان کردو و کە بێتاقەت و ئومێد بوون لە کاسبی و تیجارەت و پاڵێن لیاوە تۆڵە بەخوا هەر زەرەرەکەم و دوعای تۆ چییە کۆمەڵی دوعای جوانمان بۆ مناڵم خوای گەورە بیکا بە خاتی گەورەی خۆی بە خاتی دەسەڵات و عزەتی خۆی بە خاتی دادپەروەری خۆی بە خاتی سۆز و بەزەیی خۆی ڕەحم بە ئەوەتی خۆی بکە بارانە ڕەحمەتمان بۆ بارێنێ شوای نەخۆشەکانمان بە داوا لە نەخۆشەکانەکەم ناهومێن نەبن بپارێنەوە لە خوا زۆری هەیە خوا زۆری ئەمە داوای لێ بکەن خوامانەتی خوای بیکا بە خاتی گەورەی خۆی ئینشاءڵڵا بیکا بە خاتی دەسەڵات و عزەتی خۆی ڕەحم بە ئومەتی خۆی بکە شوای نەخۆشەکانمان بە ئەوانەی کە داوای دوعای خێرەکەن دەست بەرزەکەنەوە خوای دەستیان بە خاڵی نەگەڕیتەوە خوای گەورە یارمەتی دەری هەموو لایەک بی ئینشاءڵڵا ئێمە هەموو جار ئیمانمان وایە کە ڕسق بەدەست خوایە جار وایە ڕسق کەمە ڕسق زۆرە جارەوە بۆ کەس بۆ ئیفلاسی کردو بەڵام دوایی خوای گەورە بەرەکەتی یاوەت هەیە ینی بێئومێد نەبوو بێئومێد بین لە ڕەحمی خوا بۆ باران بۆ ڕسق بۆ نەخۆشی جاری وایە کەسێک نەخۆشەکەوێت ترسی لێ نیشێڵێ بەخوا چاک نابوو ئینشاڵڵا ڕسق لە دەست خوایە بەڵام ئەوەی کە ئێمە ئەوەی کە بینیمانە کە پێغەمبەر ئەیوب عەلەیهی سەلام خوای گەورە ئەوەی بۆ کرد ماڵ و مناڵەکەی لێوەگرتەوە سەرۆت و سامانەکەی لێوەگرت دیسانەوە پێی بەخشیەوە کەوا بوو هەمومانەزان کە ڕزق لە لای خوایە بەڵام باران و ڕەحمەتیش لە لای خوایە بەڵام جاری وایە حاکم زاڵمە بێت ئەلەوەیە پێمان ناکرێت ئینسان پشتی حاکمی زاڵم گرێ خەتەرە ئەمە زۆر خەتەرە بەڵام ئیتر وەکو ئەوەی کە حەچی بابەتێ لەسەر ئەوەی کە ڕزقا بارانە ڕۆزی هەچێ بێ خوای گەورە پێمانە بەخشێ بۆمان دیاری کراوە دەسەڵاتشمان نییە بەسەریانمە کاک مریوان نمونە لایە نەخۆش هەبێت یعنی لە هیلاکەتا بێ لە مردنابێ بێ ئومێد بوو بێ خوای گەورە زیینی و کردوەوە کەسی کێشە بۆ ساغ بۆ مردووە واللهی نمونە خاڵێکی خۆم وا بوو بێ ئەمەل بوو ئەوە بخکەوتە حاڵەکاتی مردنەوە ئەوە هیچ ئەمەلێکیش نەما کە سوکارەکەشمان ئەمەلی پێی نەما بەڵام خوای گەورە بسە ژیانی باش پێ بەخشێتەوە حاج و عەمرەی کردووە ژیانی ماڵ و مناڵی هەیە هەموو شتێک لەو بابەتە هەیە زۆرە ینی ڕسق چاکبوونەوە لە نەخۆشی هەموو نیعمەتەکان هەتا بێ بارانی هەمووی بەدەستی خوایە خوای گەورە کەشتێکی لێ گرتینەوە دوایی کە ئەمان ناتەوە هەدەفەکە ئەوەی خوای تیا بناسی بەڵێ بۆ ناسینی خوایە هەمووی بۆی ڕەب العالەمین بناسین یعنی جاری وایە کە نەکسەیەکی بەسەرێ هەچێکت بەسەرێ لە دوای ئەوە بۆ ئەوەیە کە خوا بناسی زیاتر لە خوا نزیک بیتەوە بەڵام ئەوەی کە لە خوا دوورکەوتەوە مشکلی خۆیەتی ئەو خۆی وە خۆی کردەوە لا یعنی ئەوە ناکرێتە سەرەوەی کە ئیمانەکە ئەوەی لێ کرد بێت ئیمان بەهێزبوون لەو کاتا دەرەکەوێت ئیتر ئیشکێکێک لە ئینسانی ئیماندار ئەوەیە کە داوای لێ خۆشببوون لە خوای گەورە زۆر بکە بۆچی خۆ لە خۆ نیکە لەبەرەوەی هەڵی هەیە
نقصانی هەیە ینی پێ مەفرمێت لە نوێژ بوویتەوە داوای لێ خۆش بکە سێ جار وڵێ ئەستەغفر الله خۆ تۆ نوێژە کردووە بەس رب العالمین ئەزانێ هەر نوێژەکەمان خۆی نقصانە ئاگامان لێ نییە زۆر دڵمان بە ئاگادار نییە لەوانەیە نقصانیمان تیای هەبێ لەوانەیە لە کاتی خۆیان هەبێ یان کێشەیەکمان هەبێ لە دڵمان خوانەخواسە ڕایە هەبێ پێویست بەوەیە کە ئینسان دایمە بەردەوامی ئیستیغفار بەردەوام بکە اینجا یعنی تۆ سێک لە زمانی حەزەتی عومەرە حەزەتی عومەرە فەرمێ ئێمە ئەگەر بمان ویستایە بارانمان ببارێ وەرەکەتی بارانمان بۆ بێ ئیستیغفارمان نەکرد كنا نستسقي بالاستغفار لا بالمطر فرمي يعني امان زاني خو باران رحمته مباركه بس استغفار كمان لا بيشتر بو يعني يكيك لإيش يقول كان انسان ما دار براسي لكاتي باران باري نشاو لكاتي نبوني شاو انسان به او استغفار بردوام به بو اوي حقيقتي خوي كهلا كان هي راسي كاتو بم هلو نچتو حضوري خوي جوره بم گناه تاوانو نچتو حضوري خوي جوره جدوا براسي لەگەڵ ئیستیغفارەکە شتێکی زۆر گرنگ هەیە تەواان لەگەڵ نوێژبارانەشە ئەوەی کەیتایە کە ئینسان ئەبێت حەقی خەڵکی لەسەر نەبێ یعنی کە تۆ داوای لە خۆشبوونەکەی لەخوا ئەبێ حەقی خەڵکی لەسەر نەمابێ ئەگەر زوڵم هەبێ لە وڵاتەکان زوڵم هەبێ لە تۆوە یان لە چواردەوری تۆ یان دەستێکی سوبحان الله ئینسان خوا پەنامان بە دەستێک بێ لە دەسەکانی زاڵمەکان ئەو کاتەیە بزانێ ئیتر ئەما بێتە موسیبەتێک بۆ ئەوەی کە باران نەبارێ جاری وای خۆی گەورە هەری بارانێ بێ مەسەڵەن فەرمێ جاری وای هەیە بەس لەبەر خاتری بەهائیم حیواناتەکان خۆی گەورە باران نەبارێنێ ئەمەنە خەڵکەکە سوبحان الله بەرەو گوناه و خراپە چاکیانتیان نامێنێ ئیلا بەهایمەکان نەبێ کە محتاجی باران مودەی بۆ ئان ێبارێنێ وە ببزانین زمانێکیش دێ خۆی لە قیامەت و نزیک بوونەوە لە ئاخر زەمان و پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ پێش هاتنی دەجال 3 ساڵ ڕوئەدا فەرمێ ساڵی یەکەم یەک لە سەرسەی باران نەبارێ و پێشەوترێ عفوان یەک لە سەرسێ نابارێ و بە ئەرزی شەوترێ یەک لە سەرسەی بەرەکەتت نابێ ببێ لە ساڵی دووەمە 2 لە سەرسەی لێ مەنعەبێ لە جیاتیەوەی باران بارێ ئەوانە زیادکە بەڕاستی ئێمە ترسێکمان خۆی گەورە نزیک بوونەوەی دەجال ئیسان وەختانە نەبێت ساڵی پار بێک لە سەرسەی ئەبوو تەقریبەن زیاترەوە سێری بەنداوەکان بکەیت و کانیاوەکان بکەیت زانی چەندە بێبارانی و مصیبەت ڕووی تێکردوین جایەکێ لە مصیبەتەکانمانەوەی بەڕاستی کە عیبرەت وەرناگری لەوەی کە ئەیبینین وازین خەبەرە وازین ئەمە ئاگادارکردنەوەی تیان نییە ئینزار نییە هەر ئەڵێن وەڵای سەدەکەی فڵانەوەی کە تیاماوە ئەو لە ساڵ سوێنجی تیاماوە بەخوا بیرەکەی لای ئێمە 20 مەتریکە چوونەتە قوڵەوە و منەڵم لە لای مزگەوتەکەی ئێمە بیریان لیاوە 350 مەترە و خۆم خەبەرانەمە ئین ئەصبح ماءکم غەورا ئەمە خوا وەکو عقوبە باسیەکە خۆخوای گەورە وەکو هین باسی ناکە ئاو بچێتە ناخی زەویەوە کانیاوەکان نەمێنێ باران نەبارێ جا فەرمی لە ساڵی دووهەمە الحەمدولله ئینشاءالله ئەم ساڵ خۆی گەورە بارانە بارێنێ و ناکەوێنە چونکە بەڕاستی فتنەی دەجال موسیبەتێکە کە پێغەمبەرە فەرمێ هەرچی پێغەمبەرانی پێشوە پەنایان گرتووە بەخوای گەورە نەکەونە فتنەی دەجال یعنی ئەوە موسیبەتێکی گەورەیە خوا نەخواسە ئەگەر ئەم ساڵی جاوا باران نەبارێ 2 لە سەرسەی ئەفەرمێ باران نابارێ و 2 لە سەرسەی ئەرزیش بەرەکەتی تیا نامێنێ بەرهەمی نابێ لە ساڵی سێمە خەپات ئەبێ بەتەواتی نە باران نەبارێ نە بەرەکەت لەسەر زەویە ئەبێ و بەرهەمێ بێ ئەفەرمێ اینجا ئیتر دوای ئەوە دەجال دێ یعنی سیرکەن ئەمانە خوای گەورە وەکو عقوبە پیشانمانەیە پیشانمانەدا ها خەریکە ئیتر دنیا ئاخی دەبێ هەرچی کەوکەب و ئەستێرە و ئەرزە هەمووی ئەیا بەیەکا و هەرچی قەبرێتە دەرەوە هەرچی شاخە ئەتوێتەوە موسیبەتەکە ئەوەنە گەورەیە ئێمە چۆنە بێ بە سادە سیریکین یعنی بڵێن وەڵای دەجالێ کاکە دەجال چییە بام یەک لەم باسێش هاتە پێشەوە دەجال کابرایەکی دەسەڵاتدارە توانادارە بەهەشت و جەهەنەمێکی درۆینی بەدەستوەیە ئەم خەڵکە شوێنی زاهیرەکەیەکەوێ شوێنی ئەو کوفرە ناکەوێت کە لە ناوچوی نووسراوە و نەعوذ بالله ئەو کوفرێکی ئەڵێ من خوام خوا چۆنە بێ ئاوا بێتە بەرچاو و چاوێکی نەبێ نەعوذ بالله و ئاوا سوورەت و تیمثالی هەبێ ئەبێ ئەم ئینسانە بنەمەیندا ئیماندار بێ ئەگەرەوەی بینی بڵێ یا ڕەبی ئەوە ئەچمە ناو ئاگرەکەەوە باوەڕ بەمە ناکەم دیسە چەندمان هەیە خوا پەنامان بە لەسەر تۆزێک مەسلحەتی دنیای واز لە دینەکەمانێنین لەسەر تۆزێک پارە ئەچین جاروێک گوناحەکەین گوێڕاڵی بۆ شخصەیەکەین کە ئەزانین بەڕاستی ئەمە تووشی گوناح و قیامەتمان نەفوتێن ئەی خۆ دەجاریش بێ ئەو نمونونەکانێتی خوا پەنامان جا ئیستیغفار یەکێکە لەو هۆکارانەی کە ڕەحمەتی خوای گەورە بڵاو ئەبێتەوە بەسەر زەویدا ئەیگەڕێنێتەوە و عەفوی خوای گەورە ئەهێنێ چونکە بەندەکان بەڕاستی هەستیان کردو بە هەڵەکانیان ئەی خوای گەورە بەس ئەوەی ئێمە هەست پێ بکەین
چەند خۆشە لەگەڵ خالقێکە معاملەکەینە فەرمێ کاتێ گوناحێکت کرد بەستەوە بێ بکە با لێت خۆش بم با عەفوت کەم بۆت ئەگوەڕمە فەرمێ گوناحەکەت بووەکەم بە چاکە داوای لێ خۆشببوون بووی نافەرمێ وەڵای ئیسا نەعوذ بالله مەسەلە دینیەکان بواە ئەزانین هەنێک کەسێ هەزار جار بڕۆ بەردەمی بڵێ وەڵای غەڵەتم کرد تۆ بووی وەڵای چەند ساڵە بە دوایە ئەگەڕێم هەر نازانێ عەفو یعنی چی وانێ لەوانەیە عەزێتیشی بە لەوانەیە کابرا ترسێ تووشی مشکلێکی گەورەتریش بێ بەڵام رب العالمین وانە طبعا رب العالمین ئەوەندە دەبە ڕەحم بەس ئەڵێ تو اعتراف کە بە هەڵەکەت پێت ناخۆش بێ چونکە ئەم هەڵەیە یەکەم کە زەرەر یاوە لە خۆت يعني هەر گوناحێکە تووشمانە بێ سێکیەکەم جار خەفەت بە خۆمانەیە کێشە بۆ خۆمان دروستەکە بۆ قەسوە دروستەکە بێتاقەتی دروستەکە خەم دروستەکە بە پێچوانەی عیبادەتەوە چەند دەمانوشبی هەر دڵت ئیسراحەتە وەش جێی شانازیش ئەگەر 20 ساڵ لەمەوە پێش شەوێکی قەدرێکرد بێ شانازی پێوەکەی یارمەتیەکێکی دابێ پێت خۆشە بەعکسی گوناه و تاوان هەر ڕۆژە بیرێکەوێتەوە خەفەتە کەواتە یەکەم شت ئینسان زوڵم لە نەفسی خۆیەکە دوای زوڵم لە غەیری خۆشیەکە بۆی پێویستی بە ئیستیغفارە پێویستی بە داوای لێخۆشبوونە پێویستی بە داوای عەفوە ئەو کاتەیە سەرکی خوای گەورەش عەفو و ڕەحمەتی خۆی ئەبارێنێ لەگەڵ بارانە بارانێکی مبارەک و بارانێک کە بەرەکەت بخاتە سەر زەوی و لێخۆشبوونیشی تیابێ ئینشاءالله شەمسی تەبریزی ڕەحمەتی خوای لێبێت ئەو عاریفە خواناسە مەشهورەی کە لەگەڵ مەولانای ڕۆمیە ناوی هاتووە و ئەو چەند ساڵەی کە بووەتە ئوستاد و مامۆستا و مرشیدی مەولانای ڕۆمی ناوبانگێکی گەورە بۆ شەمسی تەبریزی دروست بووە پیاوێکی گەڕیدە بووە ماڵ و مناڵی نەبووە جلوی شڕوەڕ بووە خواردنی ڕەنگە ڕۆژی دەستکەوتوێ 4 ڕۆژ دەستی نەکەوت بێت بەڵام لەگەڵەوەشە قسەیەکی زۆر جوانی هەیە ئەفەرمێ لە هەموو فرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم سرم لە فرمودەیەکی پێغەمبەر صلی الله عليه وسلم سوڕماوە کە ئەفەرمێ الدنيا سجن المؤمن دنیا زیندانی ئیماندارە واتە سیجنە شوێنی ناڕەحەتیەکە ئەمەش طبعا معنا و مەدلولی زۆر گەورەی هەیە ئەم فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەڵام شەمس مانایەکی تر لێکەیاتەوە کە ئەفەرمێ سرم لەوە سوڕماوە ڕەنگە ئەمە بۆ عامی خەڵک سجن بێت بەڵام کامە سجن من هەستم بە هیچ سجنێکی نەکردووە هەستم بە هیچ ناڕەحەتێکی ئەم ژیانە نەکردووە مادەم ئەڵڵا خوامە و پێغەمبەر محەممەد المستەفا ڕەسوول اللهمە و ئیسلام دینمە و عاقیبەتم ڕۆژی قیامەتە و ڕازیم بە قەزا و قەدەرەکانی خوا لەبەرەوە لای شەمسی تەبریزی هیچ شتێک ناخۆش نەبووە جلوبەرگی شڕ بووە خواردنی نەبووە گەشت و گوزاری نەبووە ژنی نەبووە ماڵی نەبووە یاخود نەخۆشی و ناڕەحەتی توش بۆ پیربوونی بەسەرە هاتووە خەم و خەفەتی هەبووە خەڵک عازێتی ئاوە ئەمانە هیچی بەلای ئەوە سجن نەبووە زیندان نەبووە لەبەرەوە ئازانم ئێمە بەم ئومێد و بەم ئەمەلە گەورەوە بابژین هەرچی ناڕەحەتیەک لە ژیانمانەیەتە پێشەوە مادام قەدەری خوایە خەیریهی و شەڕیهی لەلایەن خواوەیە بۆ ئێمە و تەقدیر و قەدەری خوایە بۆ ئێمە خۆشەویستە هەموو شتێکی خوا خۆشەویستە و هەموویشی تاقیکردنەوەی خواییە پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێ لە شیوی ئەبوو تالیبە 3 دانە ساڵ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەحابەکان خزمە نزیکەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە بەشێکی زۆریان مشریک بوون بەڵام چونکە پشتی پێغەمبەریان کرد صلی الله عليه وسلم هەمویان خراوانە ئەو شیوەوە 3 دانە ساڵ نەخواردن نەخواردنەوە نەژنهێنان و ژن خواستن نە هیچ دیاردەیەکی ژیانسازی نەیان هێڵا بگا بم مسلمانانە لەو شیوەیە محاصەریاندا بوون تەنانەتی وایان هەبوو بە 3 ڕۆژ وەکو سعدی کوڕی ئەبی وەقاصە فەرمێت یەک پێستەی حەیوانم دۆزیەوە 3 دانە ڕۆژ خۆم بەوە مەشغوڵ کرد و خۆم ژیان پێستەیەکی فرێدراو کە ڕەنگە پارچە تۆزێکی گۆشتی پێوە بێڵی خسمە ناو ئاوێکی کوڵاو ئەوە مەخوارد ئاوەکەیم هەڵە ژیتا لە برسانە برم بەڵام هەر لە ناو ئەمانەیە 90,000 سەحابە دروسە بێ کە بڵاو بنەوە بەسەر ئەرزا و ئەم ئیسلامەتیە بە دنیا گەێنن عەبدوڕەحمانی کوڕی عەوف دروسە بێ لە مەککە لە مەدینەیە کە عەبدوڕەحمانی کوڕی عەوف خاوەنی سەروەتێکی بێشمار بوو و یارمەتی موسڵمانانیەدا عوسمانی کوڕی عەفان دروسە بێ کە خەلیفەی سێهەمی موسڵمانانە و یەکێک بوو لەو دەوڵەمانانی کە بە تەنها خۆی تەجهیزی
ئامادەسازی بۆ جیهاد و بۆ شەڕی زۆر گەورەی ڕۆمەکان کردووە نەی هێڵاوە کەس مشارەکە بکە خۆی پارەکەی یاوە. ئێمەش با ئومێد بەڕاو نەبین کاتێ بێتاقەتیەک وەڕسیەک بێبارانیەک ساڵێ 2 ساڵ بێبارانیە بێ مڵکی خۆیەتی ئینشاء الله ئەبارێ ئێمە بدوعا بکەین بە یا فەتاح ئەی ئەو زاتەی کە دوایی ناڕەحەتی قورسەکان یەکسەر فەتح و ڕزگاری ئەهێنی دەروەکەیتەوە لە خەڵک ئەو ژنەی کەوا 10 ساڵە چاوەڕوانی مناڵە و خوا مناڵی پێنیاوە با تەسبیحاتی یا فەتاح یا فەتاح یا فەتاح یا فەتاح زۆر بکە ئەو کەسەی نەخۆشە لە زەرجێگا یا فەتاح یا فەتاح یا فەتاح یا شافی شیفام بۆ بنێرە بە ناوەکانی خوا بانگی لێ بکەن و داوای لێ بکەن. هەر ئەو یەئس و بێتاقەتی کە لەو شیوەیە دروست بوو بوو بە ڕەحمەت بۆ موسڵمانەکان نەبوو بە یەئس نەبوو بە بێتاقەتی ئەوە بوو مسلمانەکان لەناو ئەو شیوەیە 500 کەس لە خزمەکانی پێغەمەری تیابوو صلی الله عليه وسلم ئەم 500 کەسە زۆربەی هەرە زۆریان مشریک بوون بەڵام لە شیوی ئەبوو تالیبە هەمویان مسلمان بوون کاتێ لە شیوەکە هاتنە دەرەوە دوای 30 ساڵ هەر هەموو خزمەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە لە ئەو شیوەیە بوون مسلمان بوون و مسلمان بە مشریکی چوونە شیوەکە بەس خوای گەورە بینێ کە ئەمانە چەندێ پشتی پێغەمبەریان گە صلی الله عليه وسلم بێجگە ئەبوو تالیب کە لە شیوەکەیە وەفات دەکات و کۆچی دوای دەکات. وەختێ هەڵەبجە و شاری هەڵەبجە و ئەنفال تووشی ئێمە بوو بە هەزاران خەڵک لەو شارەیە لێ قەوما ئەو مناڵی کە لە شیوی سازان سەرکەوت تینووی بوو بانگی لە دایکی کرد دایکە زۆرم تینوە لە کاتێکا بارانێکی زۆرە باری کێ وێرە ئاوی چەمەکانی ئەوێش بخواتەوە لە بەرژەهراوی بوون بە کیمیایی سەدام هەرەو مناڵە ڕۆژێ لە ڕۆژان گەورە بێت و ئەم تینوێتی ئەو کاتەی بیرە و لە ئەفریقا بیرێک لێدا بۆ خەڵکی ئەفریقا و ئەو وڵاتە ڕزگارەکە لە تینوێتی چەندها کەسی تر کە سەرکەوتووە لە ژیانە و دەوڵەمەند بووە و ژیانی باش بووە هەر هەموومان ئەوانەی کە تەمەنێکمان هەیە لە ساڵەکانی 80 و 90ەکان هەتا ئێستا چەندێ فەرقمان کردووە لەبەرەوە با ڕەحمەت و میهرەبانی و سۆز و شەفەقەتی خوای گەورە ببینین و سوپاسی بکەین و تەسبیحاتی یا فەتاح یا فەتاح یا فەتاحتان بیر نەچێت و ومێدیشەکەم ئینشاءالله ئەو زەویە ڕەشەی کە ئێستا چاوەڕوانی بارانی بە ڕەحمەتی خواکە ئەم زەوی کە من لە پاڵیە ئەم و توێژە بۆ ئێواکەم ئێستا ئەوە دوعایەکی معنەوی ئەم جوتیارێ کردوێتی زەویەکەی کێڵاوە دەستەکەی ئاوا بەرز کردوێتەوە دەستی پان کردوێتەوە ڕێک بۆ خوای گەورە کە یا ڕەبی چاوەڕوانی ڕەحمەتی تۆکەین کە لەم چەند ڕۆژەیە ئینشاءالله باران ببارێت و ئینشاءالله ئومێدیش هەیە بارانی زۆر باش ببارێ کە زەویەکانمان سەرچاو ئاویەکانمان هەر هەمووی پڕ بێتەوە و هەر هەمووی بگەشێتەوە و ئەو گەشانەوەیش نەقڵە بێ بۆ دڵی ئێمە و ئێمەش سوپاسی خوای لەسەر بکەین و سوژدەی شکرتان بیر نەچێ گەر بارانە بە ڕەحمەتەکەی خوای گەورە باری